شەڵتەری ئافرەتان لە سۆران گرنگە پێویستە هەبێتن لەبەرەوەی ژماری دانیشتوانی ئەم ناوچەیەش زیاد بووە، 4 قەزای لەسرە، چەندین ناحیە، چەندین گوندی لەسرە و هەروەها ساڵانەش ئێمە ئامارەکانی توندوتیژیمان هەیە بەرامبەر بەژنان و هەروەها ژنیش دەکوژرێت لەو ناوچەی ئێمە کەواتە بوونی شەڵتە لێرەدا گرنگە بە پێویستی زانم، بەڵام ئالانی پەیوەندیدار لایانی جیهاد بۆچی بەدەم نووسراوەکان یاخود وەزارەتی ناوخۆیە لایەنەکانی ترە بەدەم نووسراوەکان نایە، ئەمە هۆکاری خۆی هەیە. بۆیە لێرە زۆربەی کات بەداخەوە ئەو ژنانێکەوە ئەگەر بمانەوێت داڵدە بدرێتن یاخود لەبەر سەلامەتی ژنان زۆربەی کات لەگەڵ بەندکراوانی سۆران تێکەڵەکەن. خۆی لە خۆیدا ئەمە کاریگەریەکە زۆر ترسناکترە، خەتەرترە لەبەرەوەی ئەو ژنانە خۆی لە ئەسڵدا کە لەوێ تێکەڵ کراون لەگەڵ بەندکراوانە، ئەو بەندکراوانە خەڵکی تۆمەتبار کراون بە تاوانێکەوە ئەنجامیان داوەجە ئایا باندی لە شفرۆشیە، ئایا تاوانی کوشتنە، ئایا تاوانی خیانەی زەوجیە، هەر جۆرە تاوانێک. بەڵام ئەمە کاریگەریەکەی ترسناکترە لەبەرچی لەبەرەوەی ئەو ژنە خۆی لە خۆیدا لە ڕووی دەرونیەوە کەسێکە کۆمەڵێک کێشە و کەم و کوڕی هەیە لەلایەنی دەرونیەوە، لەلایەنی عاتفیەوە. زۆر طبیعیە بێ، نۆرمالە بێ بەیانی لەگەڵ باندێکی لە شفرۆشی دەستێکەڵ بکات و بێتە دەرەوە وەکو ئینتیقامێک لە خێزانەکەی ئەم ڕێچکەیە بگرێت. دیگەلەوەش زۆر جاریش کەوا هەندێک جاریا خوبڵین زۆر جار ئەو ئافرەتانە ئەبردرێن بۆ هەولێرەوە کە ئەمە ڕێگاکەی مەسافەکەی زۆر دوور و درێژە. ئەمە خۆی لە خۆی دەخەرجی لەسەر حکومە دروست زیادە کاتن لەلایەک و لەلایەک تریش مەترسی هاتوچۆ مەترسی دیسانە سەلامەتی هەیە لەسەر ژیانی ئەو کەسە. ڕەنگە لەبەرەوەی ئەو ناوچەیەکی عەشایریە، خێڵەکیە، دابوونەریتیە، کەلتوریە، پەیوەستە بە کۆمەڵایەتەکان، پەیوەستە بە بنەمای خێزانی، کەواتە ئاسایی ئەبێ بەیانی لەم ڕێگایە کەمینەیەک دابنێن باشە هێرش بکەنە سەر ئەو ئافرەتە لەوێ ئەو ئافرەتە بکوژرێتن. ئەو کاتی هەم هەڕەشێ لە بۆ بەڕێبەراتی توندوتیژی خێزانی و هەمیش هەڕەشێ لەسەر خودی ژنەکە. واتە هەڕەشەکان دوو بەرامبەرە بن. بۆیە بە گرنگی زانین لێرەدا شەڵتەری ئافرەتان بکرێتەوە. هیوادارین وەزارەتی ناوخۆ لایەنی جیهاد بەدەم و ئیدارەی سەربەخۆی سۆرانش لە ئێستادا کەوا هەڵمەتێکی دەست پێ کردووە، هەڵمەتی ئاوادانکردنەوەی لەو ناوچەی ئێمەدا. هیوادارین ئەوانیش دەستیان هەبێ لەمە ڕۆڵیان هەبێ بتوانن کار بۆ ئەوە بکەن. ئێمە لە ڕابردوو باسمان لەوە کردووەکەوە ئەوەی گرنگ و زەروری پێویستە لۆ ئەم دەڤەرە شەڵتەرە ماڵدادانی ئافرەتان زۆر پێویستەوە بە نووسراوی فەرمی داوامان لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کردو لە ڕێگای وەزارەتی ناوخۆدا بە فەرمی داوامان کردەوە کەوا شەڵتەر بکرێتەوە لە سنووری ئیداری سەربەخۆی سۆران. بەڵام تاکو ئێستا کاری گرنگی لەسەر کراوە بۆکردنەوەی شەڵتەرەکە، بەڵام تاکو ئێستا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. ئەم ساڵ بە بەراورد بە ساڵی ڕابردوو 4 کەیسمان هەبووە کە لێرە ڕەوانەی شەڵتەرمان کردووە ماڵ دادڵدانی ئافرەتان لە هەولێرەوە. لەمانە 3 کەیسیان ئاژبوونەتەوە کێشەکەیان چارەسەر بۆ گەڕانەوە ماڵی خۆیان و 1 کەیسیان ماوەتەوە کە ئێستا ئەم ئافرەتە لە شەڵتەرە. لە نەبوونی ئەم شەڵتەرە کۆمەڵک کێشە و گیر و گرفت بۆ بەڕێوەبەرایەتی ئێمە دروست بووە لە کاتی گواستنەوەی کەیسەکان بۆ هەولێر کێشە بۆ ئێمە دروست بووە، هەروەها مەترسی هەبووە لەسەر کارمەندەکانی ئێمە لە کاتی گواستنەوە، هەروە هەڕەشەی کوشتن هەبووە لەسەر ئەو کەیسانە یاخود ئەو ئافرەتانی کە کێشیان هەبووە مەترسی کوشتنیان لەسەرەوە. بۆیە زۆر جار جگەلەوەی کە لە ڕووی داراییەوە زۆرێک لە مەسرفاتی پێویستە لەسەر بەڕێوەبەرایەتی ئێمەکە ئەمە هەموو خەرجیەکان لە ئەستی خۆمان دەگرین لە کاتی گواستنەوەی کەیسەکان بۆ شەڵتەر. بۆیە بە پێویستە زانم لە کاتێک و ساتێکی نزیکدا کردنەوەی ماڵدادانی ئافرەتان لە سنووری ئیداری سەربەخۆی سۆران زۆر پێویستە بکرێتەوە.